عزیزان و خۆشەویستان ئەم کاتتان باش لە هەفتەیەکی تر و بەرنامەیەکی ترە لە خدمەتانام بۆ پێشکەشکردنی بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیست. لەم بەشە لە بەرنامە هاوڕێ برایمی باتمانی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبمان لەگەڵا، هەروەکو بۆ خۆتان ئاگادارن و دەزانن و دەرگیری فەقر و فەلاکەت و نەداری و نائەمنی لە کۆمەڵگای ئێرانە لەژێر حاکمیەتی حکوومەتی چەپەڵی و دژی ئینسانی جمهوری ئیسلامیە ژیانێکی مەمرە و مژی دەبەنە سەر بۆ تاوتوێکردنی ئەوزاعی ئابووری و ژیانی سەختی بەشی هەرە زۆری کۆمەڵگای ئێران بۆ تاوتوێکردنی ئەم مەسەلە و ئەم موشکلاتە هاوڕێ برایمی باتمانیمان لەگەڵا. هاوڕێ براییم، مەگە دەنگی منتە زۆر خۆشاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس دەکەم، سڵام ئەگەنم بە بینندگان عەزیز و بەئێوەش. زۆر سپاس بۆ تۆش. هاوڕێ براییم، زۆر جار سەبارەت بەم وەزیەتە قسە و باسمان کردووە بە نەوعێک هەم ئێمە بۆ خۆمان هەم ممکنە خەڵکی کۆمەڵگاش حتمما وا فکرەکەنەوە کە هەمیشە ئەم قسە و باسانە کەین و تکرارین، بەڵام هۆی تکراری و دووبارە بوونەوەی ئەم باسە و مشکلاتی ژیانی خەڵک تا جمهوری ئیسلامی لە قودرەتا بێ ڕۆژ بە ڕۆژ ئەوزاعەکە خراپترە بێ و هەمیشە و هەر ڕۆژە و هەر هەفتە و هەر مانگە دەبێ سەبارەت بەم هەموو مشکلات و نەداری و گرانی و هەژاریە قسە و باس بکەین. ئەم باسی ئەوڕۆ کەشمان ئەوزاعی ئابووری و اقتصادی کۆمەڵگای ئێرانە کە خەڵکی کوردستانیش وەکو بەشێک لە خەڵکی کۆمەڵگای ئێران لەگەڵ ئەم مشکلاتە دەست و پەنجە نەرمەکەن. ئەم فەزا لەژێر سایەی ئەم فەزا جەنگی و شەڕیەدا کە وەکو تابلۆیەک هەڵواسراوە تەکلیفی ئەو خەڵکە معلوم نابێ بلاخەرە نعمەتێ بوو ئەم تەفاهمە لە بینی ئەمریکا و جمهوری ئیسلامیە، هەروەکو خومەینی باسی کرد شەڕ نعمەتە و نعمەتی ئیلاهیە. ئەم جارش ئەم نعمەتە ئیلاهیە بەسەر جمهوری ئیسلامیە باری و بۆ ماڵوێرانکردن و هەژارکردنی خەڵکی ئەو کۆمەلگا ئەم مەسەلەش دەستی پێکرد. ئێوە ئەوزاعی ئێستای ئێران بە لەحاظی اقتصادیۆ کە ئەگەر چاو لێ بکەین باوەڕکە من بۆ خۆم تاقیبی یەکەم گرانی و هەژاری و نەداری ئیدی نەفەسی لە سینەی خەڵکە حەبس کردووە. ئەگەر دوێکە دوێنێ و پێر نانێک بە 2500 تمەن بۆ ئەلام بۆتە 5000 تمەن 7000 تمەن 6000 تمەن، یعنی نسبەت بە یەک مانگ لەوە پێش 50% هەموو شتەکان گران بووە. ئێوە ئەو وەزیەتە چۆنە بینن؟ هۆی ئەم مەسەلە چییە؟ برای کتە قسەی ئەوەی کە ئەمە هەرچی بەرنامەیەکمان یا هەر هەفتە یا هەر ڕۆژ ڕەفیقەکان تر قسەیەکان ئەوەی کە شاید مردم بیژێ هەر ئەم قسەی لەسا یەک واقعیەتە، نە ئەوەی کە ئێمە قسە نەزانین یا شتێتر باس نەکەین، وەلی ئەولەویەت ئیمڕۆ و مشکڵاتێک وا ئیمڕۆ لە جامعەی کوردستانەوە سەراسەر ئێرانە هەست. ئێمە باس ئەو شتەیەکەین، یانێ تۆ ئەگەر بە دەیەقەیش باسیەکەی بەنەزەر من هەنووز تازەست بووچە بۆ ئەوەی کە مردم مشکل و واقعاً دووچار مشکڵاتی جدی بوونە. بەس بەحسی مڕوو جامعە مردم سەرگەرانیە، سەر نەداریە، سەر بێئایندەگیە، سەر ئەوەسا مناڵەکانێک گەورە بوونە وەخت ئەزدواجیانە ناتوانن و دانشگایان تەواو کردیا هیچ کارێک بوویان نییە. بەحسەوە سای مرۆ وەجای ئەوە بچن مستەقلەن کارکەن و زندگی بۆ خۆیان تەشکیل بن، هیچ خەوەری لەوانە نییە. هان لای باوکو دایکیانە بەحس کرێکارە، بە ملیۆنها کرێکاری مرۆ بێکارە، بە کارگەر فەسڵیە و بیگرە تا کارگەر شغڵی. بەحس کۆڵەبەرە بێچارە هەرچی ڕۆژە لیان ئەکوژن، حتا تازەگی کەوتنە خەوەرێک بژنە کەوتنەسە ئەو مەرزەی لە ئەوانەیە کە وا ماڵی دوودانە هێستریا دوودانە ئەسپیان سێ دانیان بێ دوانی مسافرەکەن ئەیوە نەیژنەمە ئێوە
ئەیوە ئەمە قاچاقفرۆشی پێکەن ئەنا دوودانە ئەستان بوو چەست باو پەربێشەرمێ تا حتا تانێ دەخاڵەتەکە تا بیگرە مەسەلەی ژنان تا بیگرە مەسەلەی خورافاتی وای بڕوو خەریکە مرەتەبان تەولیدێکە لەسەرەوە مەردمە تا بیگرە ئەمنیەتیکردن کوردستان تا بیگرە بگیر و ببەن هەر ڕۆژ لە ڕەویە ئەسڵەن دەرچووە هەر ڕۆژ شدابێ پێداوە مردم ئەگرن تا ئێعدام بیگرە تا خودکوشی بیگرە یانێ تۆ بۆ بوونەوە ئەوەیش وەختێ گەرەکتە شتێ باسکەی تۆ ئەمانە بۆ بوونەوە قسەیکەی بوو کوردستان بوو مردم ئەوواین باسەکەین ئەم مشکڵی هەست مەجبورین ئێمەش هەل لە مشکل مردمە بلاخرا بتوانین بژین ڕێحەلێکی بوو پیاکەین ئەمە مشکلێکە کە جمهوری ئیسلامی ئاگاهانە بە بەرنامە ئەمانە دروست کردیە تازەیش نییە 47 ساڵ بە تایبەت مردم کوردستان شایەتن چ بەڵایەک لەسەر ئەو مردمە ناتکە ئێستا ئێرانی بلا خۆشبەختانە ئێرانی لاندی چەند ساڵە ئەمانی متەوەجێ بوون بەڵێ واقعاً مردم کوردستان وەختی ڕێیان بە جمهوری ئیسلامی نەدا زۆر عاقڵ بوون زۆر ژیر بوون ئەو ئەحزاب سیاسی چەپ و کومونیستەواتیانە بوو ئەو دۆرانەوە کۆمەڵە فعال بووە واقعاً توانی تاسیکا لەسەرەوە ئیستا مردم تەواو سەراسەر ئێران حدود چەند ساڵە گەینێکی ئەم ڕژیمە بەمان ئایواقەیەکەی کوردستان خاصە بەیانی هەناسی هەر بۆ بوونەوە مەرزوم ئەگەر لە 48 ساڵە جمهوری ئیسلامی بە ئەنوا و ئەخسام فشار بوو مردم تێری تۆ تماشای ئەدام کە تۆ تماشای زندان کە تۆ تماشای وەزب مەحیط زیست کە تۆ تماشای ڕۆحیای مردم کە ئەسەن کەنین لە لێ و مردم بڕیاگە کێ ئامڵەکەی جمهوری ئیسلامیە بوو وایەکە ئاگاهانە وایەکە بوو بوو ئەوەیەکە گەرەکی حکوومەتە نەنگینەکەی بمێنێ کەفتە سەبان نەفت و سەرمایە فرێکە و خەریکن دزیەکەن کول داستانەکان ئامەسا ئەناو لە مەملەکەتێکە بەو دەوڵەمەنیە بۆ هەموو مەنابە بۆ هەموو نەفت و گاز و منابێ تەبیعی و ئەمانە هەست ئەوە وەزعەت گەرانی دەیەقە بە دەیەقە ئەچێتە بان دەیەقە بە دەیەقە باشە مردم چ بکەن مردم بلاخرا ئەو معاشەکەیانیش ئەوە نییە دەرامەدیانیش نییە کاری مفەسەڵیانیش نییە یانێ فشارەکە وای بە مردم کردی ڕاستگەرەکە لازمە بە دەیەقە جێمە لەسەر مەقسەکەین ئەوزا اقتصادی چۆنە ئەوە ئەوزای اقتصادی خۆت ئشارەت پێکردوە منیش ئشارەت پێ ڕۆژ بە ڕۆژ مردم ماڵوێرانتر بووە ڕۆژ بە ڕۆژ مردم هانە ژێر تاق فشارە وەخت ئەوە وەز زندگی مردمە باوەڕکە ناتوانن دیسەن گوشت و موشت لەسەر سفرەوە هەڵگیریاوە ئیسە بۆ سەر غەزای لێ ئەبتدایی و مەحەلی و نانەکە و تازە نانەکەیش تازەگی بێ ئەوەکە خۆر بێن مردم 100% بردیانە سەر یعنی وا مشکلەکە ئەو نەفرەس بە نەزەر من ئیمڕوو بەحث مردم خۆیانیژە مردمەشی لەسەر ئەم مشکڵاتی خوانە قسەکەن ڕێحەلی بوو پیاکەن کی دواتر من ئشارەی پێکە لەکەت بەسیاگە ببورن بینەران هەورە برایم با تۆجێ بە ئەم 1001 مشکلە کە داوەنگیری ئەو خەڵکە بوو عاملی ئەسڵێکەشی زۆر ڕوونەکە جمهوری ئیسلامیە کە چکۆلەترین تەوەجۆ بە ژیان و ئەمنیەت و ئاسایشی ئەو خەڵکە ناکات ئەمە و یەک واقعەتێکە بەڵام بە هەموو ئەم مشکلاتانە ئایا دەریچەیەک پەنجێرەیەک ڕەوزنەیەک وجودی هەیە کە ئەم خەڵکە لەگەڵ ئەم هەموو مشکلاتە بتوانن بلاخەرە ڕۆژە لە ڕۆژان نەفەسێکی ڕاحەت کێشن ئایا ئیمکانی ئەمە هەیە لەبینین ئەم هەموو قین و تووڕەی و ناڕەزایەتیە چۆنە جمهوری ئیسلامی لەو پەڕی لاوازی و حەزیزی و دەرماندەگی خۆی ئەم لە قودرەتە ماوە و ئەم هەموو ناڕەزایەتیش پۆنجی خواردووەتەوە و جمهوری ئیسلامیش بە عمری چەپەڵ و دژی ئینسانی خۆی ئیدامادا هۆی ئەم مەسەلە چیە ئایا دەریچە و ڕەوزەنەیەک هەیە بۆ ئەوەی کەم خەڵکە نەجاتیان بێ ڕێحەلی چەز ئایا ڕۆشنایی کەوێتەوە بۆ ئەو مەردمەتانە میژم تا جمهوری ئیسلامی هەستنا تا جمهوری ئیسلامی هەست هیچ گوشایشێک لە زندگی مردمە بە وجود نایێت لەبار ئازادیە و لەبار اقتصادیە و لەبار ڕەفاوە
لەبار نازانم ئەو شتەوە شاروەندێک لە دنیای ترا لەم کوێی ترا خەریکە زندگیەکەن لێرانە ئەوە ئەسڵان ئەمکانی نیە تا جمهوری ئیسلامی بۆ ئەوەکە نیشانێدایە 48 ساڵە 48 ساڵە ئەمانە خەریکن ئەکوژن خەریکن زندانەکەن خەریکن پاپوشدودی دروستەکەن خەریک دزیەن و ئەم ڕژیمە فاسدە مردم ئەمە ئەس مردمەسێمە بزانێ ششت فاسد ناوێ بێخۆی ششت فاسد ناوێ هەڵی بگری ئەم ڕژیمە سیستماتیک فاسد و دز و دروزن و بنیام کوژن تەی وەختی وەتەک ڕژیمێکە ئاوا بخۆ بە ناو ڕژیم ها لە سەرکارە و تۆ گەرەکتەوە ڕەوزانەیە کردێتە بۆ مردم ئومێدێ کردێتەوە ئەم کاری نییە لە شرایەتێکا کردێتەوە با لێرە من تاکید بکەم لە شرایەتێکە یەک شتە بیژم جمهوری ئیسلامی ئیمڕوو لەبار سیاسیە و خۆشبەختانە کول ئێران لە جمهوری ئیسلامی عبوری کردیان و ئەم ڕژیمانە قبوڵیە یەک لە سەد بەینە الملەلیە هەروە لەسەد ئەوەیە کە نیروی نیابەتی ئەم هەموو خەزینەی مردمە و پۆڵ مردوی کردە خەرجیان ئەوان یەکشی سەرۆپای شکایەتە ملیەکە یعنی وەزیان بە قەوڵ خۆمان وەزیان خاص نییە ئەمە لەلایەکە و شکستی وا پێ ئەنازیا تەواو دولارەکان هەڕوت باسای پارلەمانەکان هێنکە نەمایندەکان پارلەمان عێراق عەکس خامنەی و قاسم سلێمانی و خومینی هەبان ناو ماڵەکەیە لەناو ماڵەکەیان ملیۆنها دۆلار ملیاردها دۆلاریان ئەمبار کردیە هەر بەشە من هێنەوە مردمێسا ئەمە هەموو خەرجیە کرد ئەم هەموو کاریە کرد بۆ ئەوەی منەوەی خۆی بە نەزەر من ئەو نیروەدی ئەوە نەماوە و نامێنێتیش و ڕژیمیش مردم کوردستانە شێ بزانێت ڕژیم لە هەرچی دەورانە زەعیفترە لە هەرچی دەورانە بە قەوڵ بێ ئیحتیمارترە ڕژیم یەکەلایەن ئەختلافات شەدیدیان هەست ئەگەر دادوێکە خومێنی خامنەی جەلات ئەیتوانی ئەمانە بخاتە یەک بە هەر شکلی سوخت و سازێکێ پێ بکە ئیمڕۆ ئەویش نەماگە فرەیک لە سەران جمهوری ئیسلامی نەماگن و ئەلان جناحبەندی کامڵەن ئەم دەورە هەر بووە وەلێ وتم خامنەی ئەمانەیە هەوساردا بوو وەلی ئیمڕۆ دی ئەو ئۆتۆریتە کاذبە ئەو ئۆتۆریتە جنایەتکارە نەماگە و جەماعەتێک وەک هاریبا بۆ خوانێکیشن جەماعەت لەولاوە بۆ خوانێکیشن لەم بەینە مردم ئەمەش فرسەتێکە بوو مردم جمهوری ئیسلامی ئەو ئەنسجامە و ئەو هێنەوە جاران بووە ئەو قدرەت یەکدەستی و بوو سەرکوت و بوو چەپاول و ئەملاولا ئیمڕۆ چەپاول جێخۆی سەرکوت و فەریودان مردم ئیمڕۆ ئەمە لەرزانە بە نەزەر من جمهوری ئیسلامی حالەبان هێنێکە و یانێ هیچ ئومێدێکی نەئەتوان نییە کی لەم بۆحرانە لەم وەزیەتە لەم شرایەتە هەڵگەڕێتە دەوران خامنەی ئەمکانی نییە بۆ بۆنەوە مردمە ئێمە بزانن وەختی ڕژیم وەختی دوژمنەکەمان زەعیفە ئێمەشی خۆمان ئایسە دی وەخت ئەوەسا یەک شتیش با بیژم با لێرە بیونشتەوە داوایەکەم لە مردم کوردستان ئێوە بانچاو ئاگاهی فرەمهۆمە ئاگاهی مەرزبەندی ئاگاهی سیاسی تەبەقاتی داواتان یەکەم حتما تەشخیصتان داوە لەم بزەنگای سیاسیە کۆمونیستەکان لەکوێنە وێسان و ئەحزاب ناسیۆنالیست و سەڵتەنەت تەڵەب فاشیست و فدرالیستیەکان لە کوردستانە حزب دموکرات و عەبدوڵای موحدەدی ئەمانە لەکوێنە وێسان ئەمە ئەشی بیرتان بێت ئەو شەش جەریانە و حاڵیان داوگرێکیانە بوونە پیادە نظام ئامریکا و مەسەلەی زندگی مردم بوویان مهم نەبوو ئەمانە هەر بە هەر دەلایلێکە و خۆشبەختانە ئەو تەرحە لەوێ خوارد و ئەمەڵی نەکریا بێرنە بەرچاو ئەگەر ئەمەڵی بکریاتە ئیسە کوردستان بە هەزاران هەزار ئینسان لە ژێر موشک و جمهوری ئیسلامی نابود کریان و کوژیا بوون وتم ئاگایی ئەمە دەورێکە ئەم دەورە ئەساسە دەورێکە جمهوری ئیسلامی ئەمکان حل لەحظە ئەمکان شرایەتی و ئاڵوگۆڕێک دێتە بەرەو ئاگایی فرەمۆمە داواتان یەکەم پشت بە کۆمونیستەکان بەسن کۆمونیستەکان لە پاڵی ویا وێسان و ئەوێستنیش خەریک ئاگاگەریین بوو منفعەت خۆیان نییە کۆمونیستەکان جەشی حاکمیەت مردم بەر مردم بێت
فدراڵیچی هاوارەکە ژێمە پارلەمان کوردست پارلەمان ماگەرەکە وەک عێراق ئەوە سا دزیەکانی بڕوو ناو پەنجای لەما هێنەکان عێراقیانی داوە ئێمە ئەو سیستمانە گەرەک دیە مردمەشی بزانێ دی ئاغا باڵاسەر گشتی امتحان خۆی داوە شا 52 ساڵ جمهوری ئیسلامی 48 ساڵ ئەمە یەقڕن و جەماعەی تر گەرەکیانە لە باسکەنە بەریان هەر باو ڕەنگە و بێنە دوارە لەبان سەر مردمە و حکوومەتکان ناوی بێت مردم کوردستان ئێوە خۆتان ئەنجامایە چرخنن و ئایندە جەسێوە دەست خۆتانەوە بێت ئەمە ئاگاهی گەرەکە ئەمە دی تەعەسبن نەکنارەوە مەسەلەی منفعەتە مەسەلەی ژیانە مەسەلەی ئازادیە مەسەلەی ڕەفاز مەسەلەی خۆشبەختیە بوو ئایندەی خۆتان مناڵەکانتان زۆر سپاس ئەوڕە برایم وەختمان زۆر نەماوە باتەوەجێ بەم وەزیەتە نابە سامان و هەژاری و نەداری و سەردەرگومیە و لایەکۆ شپڕێوی و سەر لێ شێواوی حکوومەتی جمهوری ئیسلامی شتەیەک بەناو حکوومەتی جمهوری ئیسلامی واقعەن نەماوە ئەم هەموو ناڕەزایەتیش لەو کۆمەلگایە بلاخەرە خەڵکی و کۆمەلگا چ ڕێگا عەمەلیەکیان لە پێشە باتەوەجێ بۆی تۆ تەوزیحێوەدا کە ئاگاهی شەرتی ئەم شتەیە ئەم ئاگاهیە کە خەڵک وەک من و تۆ زانن هەژاری و نەداری لەو کۆمەلگایە سەری گەیانوەتە ئاسمان و عاملی ئەم هەمووە گرانی و هەژاری و نائەمنی و کوشت و کوشتار و قەتڵ و ئێعدام و ئەم هەموو بەڵایە کە بەسەر و خەڵکە هاتووە دەزانن کە جمهوری ئیسلامیە ئایا ئەم خەڵکە چ ڕێگا عەمەلیەکیان لە پێش پێیە کە بتوانن نەفەسێکی ڕاحەت پێشن جمهوری ئیسلامی لە ئەریکەی قودرەت بێنە خوارەوە چۆن دەتوانن ئەم کارە بکەن بەنظر من ڕێحەلی هەست تاریخ نیشانێ داوە ئەوڵەن مردم کوردستان تەنیا خۆی ناتوانێ و کارەکە ئەسێ لە تەک مردم ئێرانە فعالین چاپ کۆمونیست ئازادی خواز نەهادرێت اجتماعی فەرهەنگیان دانشجو نازانم کەریکاران ئەسێ ئەمە دەردەکە دەرد یەکێکە و ئەشێت لە مقابل ئەم ڕزیمە جنایەتکارە ئەم ڕزیمە جنایەتکاردا دیان مسەلەح و فاسدە ئەشێ اتحاد بێت ئەشێ بە یەکەوە قسەکەن ئەشێ ارتباط قسەکەتان بێ هەم چاو پێکەفتن هەم ارتباطتان بێ بە یەکەو بوو لابردن ئەم جمهوری ئیسلامیە ئەمە هەر بەخۆیە و بەڕەحەت لا ناچێت بوو ئەوەی کە بوو لای بووەی لەدەست ئەم وەزیەتەوە نەجادت بێ اتحادی گەرەکە ئاگاهی ئشارەم پێکرد ئاگاهی سیاسی تەبەقاتی گەرەکە دووس و دوژمن خۆتان بناسن هەر کاوتێ من مخالف جمهوری ئیسلامی ومانە زوو باوەڕێ تێ مەکەن بەرنامەکەی خوێندنە و سیاسەتەکانی بخوێندنە و ئەو وەختە شەخصیەتەکانی بناسن سابقەیان بناسن ئەشێت وریابن ئەمە یەکێکە تۆ بەنەزەر من تەشەکولێ گەرەکە یانێ مردمەشی سازمان تیاکە سازمان بەومان لە مەحەلەیە لە دێهاتە لە شارە ئەشێت تو سازمانت بێت سازمان یانێ چا یانێ دانیشین بە یەکە قسەیەکەین جەمعێکوە باوەڕمان بە یەکەس یەکتری ئەناسین لە ناو مەحەلەکەیە لە ناو شارەکەیە لە دیەکەیە قسەمان ئەڕوا دانیشین ئەری ئێوە گەرەکمانت بچینە شەڕێکە و تەک جمهوری ئیسلامیە چوو لای بووی چوو ارتباط برین مەسەڵەن من لە قەرەگوێزە ئەچۆ ارتباط برم لە تەک فعالین بۆکانە ڕێەکەی پیاەکەم یا مەسەلەن بۆکانێژی من چووەتە ئەسبانە تەماس بگرم ئەمە پێژن سازماندەهی ئەمە پێژن نەخشە ئەمە پێژن بەرنامە وەختی گەرەکتە چی شەڕێکەکەی بە نەخشەوەڕی خۆ هەروان یە بژی دەبرۆ خیابان ئەم چون ئەم ڕزیمە ئەشی بە بەرنامەوە یەک سازماندەیە ئەو وەختە ئیسە بە مەجموع عمومیە بەنەزەر من بە شوراز بە چ تەشەکولێکە لە دانشگا لە سەرکار لە بازار لە دێهات لە کۆڵان چۆن دی فشارەکە ئەو نەفرەوەسە و یەک ڕێحەلی ماوە سەرنگونی جمهوری ئیسلامیە بە تەشکیلاتەوە بە لێکۆڵینەوە بە ئینتخابی سیاسەتی دروست زۆر سپاس ئەوڕێ برایم وەختمان نەماوە مەجالی پرسیارم نەماوە سپاس بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاس پێوەی ژەکەم و جارەتی سڵام بینەکانە دێنە زۆر سپاس بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن لە هەر شوێن ساخی و سڵامەتیتان ئارەزوومانە و شاد و سەرکەوتوو بن